ڕۆژی دەی ئازاری هەموو ساڵێک بە ڕۆژی جلوبەرگی کوردی دەستنیشان کراوە. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی چاڵاکیەکانی پەیوەست بەو ساڵ ڕۆژە بەشێک لە هاوڵاتیان ڕەخنا لە دیاریکردنی تەنها ڕۆژێک بۆ جلوبەرگی کوردی دەگرن. کورد یەکێکە لەو نەتەوانەی جلوبەرگی بێگانەی کردووە بە جلوبەرگی فەرمیدام و دەستگاکانی حکوومەت. هاوڵاتیەکیش دەڵێت زۆربەی کات جلی کوردیم پۆشیوە بەڵام ئەمڕۆ نەمپۆشی بەهۆی ئەوەی ئەم ڕۆژەیە کە جلوبەرگی کوردی تیایدا فەرامۆش کراوە. هەموو ڕۆژ جلی کوردی لەبەر بەس ئەو ڕۆ لەبەرم نەخدیا وەڵاو کارەکەی هەیە بەس ئەو ڕۆژە لەبەر دەخە بەس ڕۆژی جلی کوردی لەبەر دەخە مش ئەو ڕۆ لەبەرم نەخدیا بەس ئەو ڕۆ لەبەر دەخە یان بەس نەورۆزەکەی لەبەر دەخایش دانێک تحملی نییە دەخاتەوە ئەو پانتۆن بکرێتە ڕۆژانە باشە بینەوە ئێستا بەدەستانەکان بەرەوەی کە ڕۆژانە نامناسەباتە وەکو داران نییە بکرێتە جلکی کوردی بۆ ڕۆژانە باشترە بە بەداو لەبەرکەن زۆر باشە ئەو بڵا زۆر باشە بۆ عەرەبەکان بەزەکی خوان بەزەکی دیزار ئەسنا دەوامی خوان بۆ ئێمە بەدەزی بە زلکان نەسینە دەوامی خۆمان. ئەو بەرگ دوورانەشی جلوبەرگی کوردی دەدرون دەڵێن ئەوەندەی حکومەت دژایەتی جلوبەرگی کوردی دەکات بە نەپۆشینی وەکو جلوبەرگی فەرمی کەس دژایەتی ناکات. دەشڵێن ئەگەر حکومەت بە بڕیارێک جلی کوردی بکات بە جلوبەرگی فەرمی خزمەتێکی بەرفراوان بە جلی نەتەوەیی کورد دەکات. زۆر بەداخەوەم کە حکومەتی هەرێم بۆ خۆی دژمنایەتی بەرجی کوردی دەکات بۆ خۆی دەیەوێت بەرجی کوردی لە ناوبەریتن لەبەرەوەی هیچ کار بەدەستێک مەسئولێک کە دەستە شوێنێک یان دەستە ناو کۆمەلگا دەستە ناو خەرکی خۆی حتا خەرکی خۆی بەدگمن هەیە بەرجی کوردی دەبە دەکات بە بەرجی کوردی ناسن شەرمیان بەرجی کوردیە ینی ئێستا مەسئولینی کاربەدەستانی مە زۆربەی زۆریان کە زەمەدانیەک لەسەری بنین بچنە ناو خەڵک شەرمیان بە زەمەدانیەکەیە وا دەزانن کە ئەو بەرگە کوردەکان دەبەر کرد مەسئولیەتەکان لێدا دەماڵێ یان کوردایەتەکان لێدا دەماڵێ نەخێر ئەوان دژمنایەت دەکەن ئێستا ئەم گەنجانێک ئێستا وازیان لە بەرجی کوردیش ناوە هۆیەکەی حکومەتی هەرێمە بەڕاستی لەبەرەوەی حکومەتی هەرێم بۆ خۆی خزمەتی بەرگەکەی خۆی ناکات خزمەتی نەتەوەکەی خۆی ناکات خزمەتی کلتورەکەی خۆی ناکات جاکە دەوڵەتنیەکە من چۆن بیکەم تۆ چۆن بیکەی لە هەم دنیا هەم کەلتورەکان بەرەو زعیفی دەچن یعنی برێ نەرێزلی کوردیش کەلتورەکە ونیە کەلتورەکە تایبەتە بە کورد بەس تەماشانەتەوەکان کەشکی ئەوانیش گۆڕانکاری بەسەداهاتی نەواتەکانی چۆغەرێ مراتخانی هەیە سنەی هەیە وەکو ڕسمیاتە بەس ئەوەت کێ بارێن کراسی و فەرقی. هونەرمەندێکی دێرینی شاری هەولێریش دەڵێت ئێمە ڕووبارێک خوێنمان بۆ ئەوە نەدا کە تەنها ڕۆژێک لە ساڵێکدا دیاری بکرێت بۆ جلوبەرگی کوردی. جلکی کوردی لەبەر ئەوەی کرایتە یەک ڕۆژ چونکە حکومەتەکە دیارە حکومەتێکی کوردی نییە ئەگە حکومەتێکی کوردی بیتن ئەو ڕۆژەش بالغ بکەتەوە لۆ ڕۆژێک جلکی کوردی بیتن لەنا ئەو هەموو ڕۆژەی یەک ڕۆژ سارە یەک ڕۆژ جلکی کوردی بیتن معناوێ ئەمە ئەو خەباتەی کە بەحرەخینەکەن ڕێشتیا لۆ یەک ڕۆژی جلکی کوردی ئەوە تەقاعد بوومە خەبیر بووم لە وەزارەتی ڕەوشەنبیری لەوێن دەرێ بە جلکی کوردی هەر بە جلکی کوردی ئەچووم و دەوامم ئەکرد کە ئەچووم ئەوانەی کە مەسەلەن برادەرێم بوون و مدیر عام بوون و ئەوانەی خەبیر بوون و ڕاوێژکار بوون و هەمووی ویانەگۆ هات کاکە فەلاحەکە هات یعنی لا دەبێ فەلاح جلکی کورد دەبەداوی. جلوبەرگی کوردیش یەکێکە لە قوربانیەکانی دیکەی دەستی دەسەڵاتی کوردی لەلایەک ئەم جلوبەرگە فرامۆش کراوە و لەلایەکی دیکەش بەهۆی کەمتەرخەمی دەسەڵات لە خزمەتکردنی خەڵک هاوڵاتیان هاوشێوەی نیشتیمان و ڕەمزەکانی دیکە ئیمتیمایان بۆ جلوبەرگەکانی خۆشیان وەکو پێویست نەماوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.